لە ماوەی ڕابردوو بۆ یەکەم جار لەسەر ئاسی هەرێمی کوردستان و بە شێوەیەکی ڕێکخرا و پاڵەوانتی دەستشکانەوە ئەنجامدرا. ئێستا بۆ دووەمین جار ئەم پاڵەوانتی دەستشکانەوە ئەنجام بدرێت و گەنجێکی زۆر و هەوادارێکی زۆر لەم یاریە هێدی کۆبنەوە و ئەیانەوێ توانای خۆیان پیشان بدەن. دووەمین پاڵەوانەتی دەستشکانەوە لە سلێمانی بەڕێوە دەچێت دوای ئەوەی لە ماوەی ڕابردوودا بۆ یەکەم جار پاڵەوانەتی دەستشکانەوە بە سەرکەوتووی ئەنجامدرا. ناوەندی وەرزشی کوردستان لەلایەن تیمی هاو بۆ دەستشکانەوە دووەمین پاڵەوانەتی دەستشکانەوە بەڕێوە دەبات. ڕۆژی 1/12 قۆناغیەکەمی پاڵەوانیتەکە بە بەشداری نزیکەی 8 یاریزان لە کارگەی کلتوری سلێمانی ئەنجام بدرێت کە وەک پاڵاوتن دەبێت بۆ قۆناغی کۆتایی. دواتریش و لە ڕۆژی 8/12 لە ناو فامیلی مۆڵ قۆناغی کۆتایی و کێبڕکەی کێشەکان ئەنجام بدرێت کە چاوەڕێ دەکرێت یاریزانە بەهێزەکان کێبڕکێکە قورس بێت لایەنەوە و لە ناو پلەی یەکەمی سەرجەم کێشەکانیشدا پاڵەوانی ناو هەموو کێشەکان دیاری بکرێت کە سەرکەوتوان بە خەڵاتی مادی دەکەن و بۆ کێبڕکەی دەرەوەش ئامادە دەکرێت.